سامان ڕێگایەکی زۆری بڕیوە و لە ئێستادا بە دڵخۆشیەکی زۆرەوە هاتۆتە مەیدانی ئاژەڵانی قەزای شارەزور بە مەبەستی ئەنجامدانی سونەتی قوربانی. سەرەڕای نیگەرانیشی لە بەرزبوونەوەی نرخی ئاژەڵ، بەڵام ئەمە نەبووە هۆی ساردکردنەوەی لە ئەنجامدانی قوربانی. من وەکو وڵاتیەک لە قەزای سید سادق هاتووم بۆ قەزای شارەزور مەودایەکی فراوانی هەیە، دوانی وەڕوانمەیان تیا بەردەوامە. هەدنێتمانە قوربانی بگەین ئینشاءڵڵا ئەگەر خوا لێمان قبوڵ کات. هەرچەند نرخزیایی کردو و تۆزیێت سعر بەرزە، بەڵام هەدەفی ئێمە بە سعر بەرز بێ و زیاو بکا و دینەکە ئێمە هەدەفمان ئەو خێرێ و ئەو ئەجرێ بەجێ بێنین. فرۆشیارانیش نایشارنەوە بەهۆی جەژنی قوربان و قوربانیکردن لەلایەن هاوڵاتیانەوە نرخی ئاژەڵ بەرز بۆتەوە و دەشڵێن بەردەوامی قەیرانی دارایی کاریگەری لەسەر بازار لە ئێستادا بەراورد بە ساڵانی پێشوو دروست کردووە. ئەمە وەکو حیوانداریەک لەم سێ چوار ڕۆژەی جەژنە زیاتر بازارمان گەرمە، خەڵکەتیەت حیوانمان لێ ئەکڕێەوە، حیوانەکەمان باش پارە ئەکا. لەم سێ چوار ڕۆژەی جەژنە ئێمە تۆزیا بازارمان کرد. بەڵێ ئەو سێ چوار ڕۆژەی جەژن بە تایبەتی جەژنی قوربانی پیرۆز لەبەرەوەی خەڵک قوربانی ئەکا زیاتر بازار ئێمە گەرمە. بەڵێ ڕاستە فەرمونون بەرز بۆتەوە بەهۆی ئەم سێ چوار ڕۆژە ساندووە ئەوە تێتەوە شوێنی ئاسایی خۆی. زیاتر لەم سێ چوار ڕۆژە ئێمە زیاتر بازارمان گەرمە. هاوڵاتیەکیش دەڵێت سەرڕای دەستکەوتنی مادی و مەعنەوی لەلایەن کڕیار و فرۆشیارانەوە، ئەوانیش سوودمەندی یەکەم دەبن لە دەستکەوتنی پشکی گۆشت لە جەژنی قورباندا. بەڕای ئەو هاوڵاتیە بارودۆخی ئابووری ئێستای خێزانەکان خراپە. هەروەکو چۆن فرۆشیاران و کڕیاران ئیسفادێکیان هەیە بۆ خۆیان، بەلانی ئەوە کە کڕیارەکان ئیسفادەیەکی قیامەتیان هەیە بۆ کە خێرەکەن و قوربانیەکەن، ئەو ئانشکەی فرۆشن ئەو حیوان شەنەکەی نێرەی فرۆشن بۆ خۆیان ئیسفادەی ژانێ و بۆ خەڵکەکەی ئیسفادەی هەیە. لەبەرەوەی خەڵکە فەقیرە، ئەمجا خۆش دەڵێن قەیرانی داراییە، خەڵکیش ناتوانێت و پێویست گۆشت بکرێ بۆ ماڵ مناڵ. خەڵکێکە و حیوانە ئەکرێ بۆ قوربانی ئیسفادەیە بۆ دراوسێ و بۆ خزم و بۆ کەسوکار. سەرەڕای ئەوەی مەیدانی ئاژەڵان شوێنێکە بۆ مامەڵەکردن بە ئاژەڵەکان و کڕین و فرۆشتیان لەلایەن هاوڵاتیانەوە، لە هەمان کاتیژا شوێنێکی باشە بۆ دەستگێڕەکان وەکو خۆیان دەڵێن لە نەبوونی بازاردا ئێرە بازارێکی باشە بۆ ئەوان و بۆ ساکردنەوەی بەرهەمەکانیان. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای شارەزور.